ئەم بەڕێزە نووسیوێتی ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. پرسیارێکم هەیە لە مامۆستای بەڕێز. مامۆستا فاتیح، ئایا دروستە ئافرەت نامەی دەنگی بەکاربهێنێت؟ ئایا دروستە ئافرەت نامەی دەنگی بەکاربهێنێت بۆ نمونە بە نامەی دەنگی لە کاتی هەبوونی کارێک یان پرسیارێک یاخود هەر شتێک لەگەڵ هاوپیشەکانی خۆی لە دەوامی ڕۆژانەیدا؟ گوایە دەڵێن دروست نییە نامەحرەم گوێی لە دەنگی ئافرەت بێ. بۆ خۆت دەزانی مامۆستا لە کاتی کاردا ئەگەر لە جیاتی نامەی دەنگی نامەی نووسین بەکاربێنی ئەوە کاتەکەی زۆری دەوێ، هەروەها زۆر ماندووشت دەکات، زۆریش زەحمەتە، بەڵام نامە دەنگەکە کارت بۆ ئاسان دەکا و کاتت لێ ناگرێ، بەتایبەتی ئەگەر ڕۆژانە پێویستیت پێبێ بۆ کارەکەت. زۆر سپاس، خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. ئێمەش لە جوابی ئەو بەڕێزەدا دیارە خوشکێکی بەڕێزمانە دڵین سەلات و ڕەحمەتی خوای پەروەردگار، سڵاوی خوا لە بەڕێزت خوشکی بەڕێزم لە هەموو بینەران و لە هەموو ئیمانداران. ئێمەش سپاسی جەنابەت دەکەین کە وەکو متمانەیەک ئەم نامەیەت ئاراستەی پرۆگرامی خۆشەویستی کردووە لە کەناڵی دیمان. لە وەڵامی جەنابەت و هەموو ئەو کەسانی کە وەکو بەڕێزت فەرمانبەرن لە فەرمانگەیەکدا، کارمەندن لە کۆمپانیایەکدا، یان هەر کار و پیشەیەکی تریان هەیە، ڕۆژانە ناچارن کە پەیوەندی بکەن لەگەڵ کەسێکە کە کەسوکاریان نێوەتە باوک نییە، برا نییە، هاوسەر نییە، بە کورتی و بە کوردی پیاوێکی نامەحرەمە. بە نامەی دەنگی قسەی لەگەڵا بکا و پەیامەکانی خۆی پێ بگەێنێ. لەو بارەوە دەڵێن دینی ئیسلام بەڕێزان دینێکی واقعیە. دینی ئیسلامی ئێمە ئەم ڕەحمەتە کە خوا بە پێغەمبەری ڕەحمەتە صلی الله عليه وسلم ناردوویەتی، دینی واقعە، دینی هەموو زەمان و زەمینێکە، دینێکە حتا ڕۆژی قیامەت بەردەوام قسەی پێیە بۆ هەموو پرسیارەکان و وەڵامی پێیە بۆ هەموو داخوازیەکانی ژیانی مرۆڤ. یەکێ لەو شتانەی کە ئیسلام واقعبینە تێیدا بریتیە لەوەی کە ئیسلام دەڕوانێت کە ژن وەکو پیاو بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی ئەگەر کەمتریش بێ لە پیاو، بەڵام ژنیش بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی بەخوا لە ماڵیش دەچێتە دەرەوە، قسەش لەگەڵ پیاوی نامەحرەم دەکات، کارەکەی ناچاری دەکات. بۆ نمونە هەموو کچێک ژنێک ناچارە لە ژیانیدا بڕواتە دەرەوەی ماڵ بۆ شتکڕینی خۆی. زۆرجار زۆربەی دوکانەکانیش لە تەنانەت دوکانی سەوزە و میوەیەکی ڕۆژانەوە یان جلوبەرگ و ئەوانەوە پیاوی لەسەرە، کەواتە لەگەڵ پیاوێکە لە کاتی مامەڵە و کڕین و فرۆشتندا بەرەو ڕوو دەبێتەوە، نەکەر بە نامەی دەنگی، هەر ڕاستەوخۆ قسەی لەگەڵا دەکا. هەروەها بۆ چوونە لای پزیشک و دکتۆر بە دڵنیاییەوە زۆرجار ئافرەتان لەبەر ئەوەی لەو بوارەدا پزیشکی ئافرەتانی پسپۆڕ نییە، ناچار پەنا بۆ پیاوێک دەبات کە پزیشکە، ئالەو کاتەدا نەک نامەی دەنگی، هەر ڕاستەوخۆ قسەی لەگەڵ دەکا. هەروەها کچان بۆ خوێندن لەوە ئەچێ لە قۆناغی ئامادەی و ئەوانەدا ئامادەی کچان هەبێ، بەڵام خۆ لەو کاتەشا لە زۆربەی ئامادەی کچانیشدا مامۆستای پیاو بوونی هەیە. بەڵام کاتێککە دەچێتە کۆلێژ، دەچێتە زانکۆکان، زانکۆکانی کوردستان و زانکۆکانی دەرەوەی وڵاتیش هەمووی کوڕۆکشتێک کەڵاوی زۆر هەیە، کەواتە بەریەککەوتنی بوو لەگەڵ مامۆستای نامەحرەمە، لەگەڵ کوڕانێک هاوپۆلنی خوێندکاری خۆنی، پۆلەکەی خۆنی و بەشەکەی خۆنی. ئالەمانەدا هەمووی بەریەککەوتن ڕوودەدا، نەک نامەی دەنگی، ڕوبەڕووبوونەوە و قسەی ڕاستەوخۆ هەیە. ئیسلامیش نەیوتوە وەڵا هەر نابێ ئافرەت هەتا دەمرێت لە ژیانی قسە لەگەڵ نامەحرەمەکانەکە، بەڵام وریابە. ئێمە لێرەدا ئەوەیە ئیسلام بەردەوام وەکو ترافیکی پۆلیسی هاتوچۆ حەزەرمان دەداتێ، ئەڵێ ئاگادار بە لەم شوێنەدا سەوزە بڕۆ، کێشە نییە، بەڵام ئاگادار بە حەزەر بکە، خاڵی سووریش هەیە، هەمیشە گڵۆب سەوز نییە. ئیسلامی ئەمە ئەو واقعەیە، پێت دەڵێ وریابە قسەت کرد لەگەڵ پیاوێکی نامەحرەمە، بەرەو ڕوو قسە لەگەڵا کرد، یان بە نامەی دەنگی وەکەوە خوشکە داوای کردووە کە فتوای ئیسلام لەسەر ئەوە چییە، بە نامەی دەنگی قسەت کرد لەگەڵ پیاوێکی نامەحرەمە، پیاوێک لەگەڵ ئافرەتێکی نامەحرەمە. نامەحرەم وەکو عەرزم کردن مەبەست لەو ئافرەتەیە کەوا براد نییە، باوکت نییە، هاوسەرت نییە. ئیتر ئەوەی تری هەمووی ئامۆزا نامەحرەمە، خاڵۆزا نامەحرەمە، پورزا نامەحرەمە، ئیتر ئەوە هەمووی حتى تەنانەت بۆ ژنێک برای مێردی هاوسەرەکەی خۆی، یعنی برای هاوسەرەکەی خۆی
کە دەکاتە شوبرای بە کوردی خۆمان هەر نامەحرەمە. پیاوێک لەگەڵ ژنی خوشکی ژنەکەی کە دەکاتە ژن خوشکی بە کوردی خۆمان هەر نامەحرەمە. چاو لێ غەیری باوک و کوڕی خۆت و باوکی خۆت و مێردی خۆتی لێ دەرکە ئەوەی تری هەموو پیاوێک نامەحرەمە بە ئافرەت و پیاویش بە هەمان شێوە. کەواتە ئەو کارە ئەو قسەکردنە بۆ پێویستی بێ، پێویستیە گواد لێ بکە ئەم قسەکردنە ڕوو بدە. دووەمیان بە ئەندازەی پێویست قسە بکەیت، یعنی تۆ دەتوانیت لە 3 دێڕە پەیامەکەت کورکەیتەوە مەیکە بە 10 دێڕ، چونکە ئەو کاتە چێژبینینە. کەواتە تەنها پەیوەندی قسەکردنی ڕاستەوخۆ یان بە تەلەفۆن یان بە نامەی دەنگی بە ئەندازەی پێویست بێ، نەک بۆ چێژ وەرگرتن لە دەنگی یەکتر بێ. لە تەلەفۆن یان نامەی دەنگی بەڕێزان تکایە با ڕەچاوی ئەم خاڵە بکەین. ئێستا زۆر جەگلیم لە تەلەڤیزۆنی ئیسلامیش هەیە بەداخەوە دوو بێژەر پیاوێک و ژنێک کوڕێک و کچێک بێکەوە دانیشتون تەلەڤیزۆنی ئیسلامیەکانیش گلەیم لێیان هەیە، ئەوانە بە حیساب کەسایەتی ئیسلامین، باگراوندی ئیسلامیان هەیە، باگراوندی دینی ئیسلامیان هەیە. سەیەکەی ناوی دێنێ دەڵێ بۆ نمونە زەید، ئەویش دەڵێ زەینەب، ئەو دوو ناوە بەکاربێنین. نەخێر، هەمیشە ئەوانەی کارمەندن لە دایرەکان بەیەکەوەن، کارمەندن لە کەناڵ بەیەکەوە، کارمەندن لە کۆمپانیا بەیەکەوە، فەرمانبەرن لە دایرە بەیەکەوە، خوێندکارن لە زانکۆ بەیەکەوە. بەڕێزان کاتێکە قسە لەگەڵ بەرامبەر کرد لەگەڵ دوکاندارێکە چیشتی دەخری ئافرەتێک بۆ پیاوێک لەگەڵ خاتونێکە، هەمیشە بە ناوی خۆی ناوی مەهێنا. طبعا کە نامەی دەنگی بۆ کەسێک دەنێری باسی نامەی دەنگی دەکەین دەیناسی بە دڵنیاییەوە، خۆ نەناسیاو نییە. بەردەوام وشەی کاکە بەکاربێنە، بەردەوام بڵێ کاک فڵان کەس، کاک عەمر، کاک ئەحمەد، کاک مەحموود، ئەوە ناوی کاک بەکاربێنە. بڵێ براکەم، برا خۆشەویستەکەم، برا ئازیزەکەم، وەڵڵا ئەم کارە هەبوو، ئەها براکەم، هەستی خوشکایەتی بۆ دەرببڕە، با ئەویش بە چاوی خوشک سەیرت کە. بەردەوام بڵێ کاک فڵان کەس، قەت بە ناوی یەکترەوە ناوی یەکتر مەهێنن. بەڕاستی لە هەر شوێنێکە ئەوە دەستورێکی خراپە، نازانم ساڵانە هاتە ناو میلەتی ئێمەوە. کاک و دادا هەر وشەیەکی حورمەتە، هەر ڕێزە لە بەرامبەرەکەت، هەستی خوشک و برایەتی و ڕێزنواندنە. زۆر ناشیرنە بە ناوی خۆی ئەحمەد، ئەویش بڵێ فڵان کەسی هاوکارم نەکس ناوی کچەکە دێنێ، ئەمە باش نییە، مە شتێکی بەڕاستی قێز لێکراوە، بەڕاستی لە کاری ئیسلامی دوورە. بۆ نامەی دەنگیش ئەو بەو شێوەیە، کاک فڵان کەس، برا ئازیزەکەم، برا خۆشەویستەکەم، برای شیرینم، ئەم کارەمان هەبوو. بەردەوام کاک بەکاربێنە. بۆ کچێک بۆ ئافرەتێک کە کاری لەگەڵا دەکەی و نامەی دەنگی بۆ دەنێری بڵێ دادا فڵان کەس، خوشکەکەم، خوشکی من. ئەمە کە بەکار هات دەرگاکانی شەیتان دادەخە و بەرامبەریش گەخوان خواستە هەستێکی نەخۆشیشی هەبێ ئیتر بەوە تەریق دەبێتەوە، دەرگاکانی لەسەر دادەخرێ. وشەی کاکە و دادا بۆ یەکتر بەکاربێنن، خوشکەکەم، براکەم. دووەمیان لە کاتی قسەکردنە بەڕێزان تۆنی دەنگ زۆر تەئسیری هەیە، بەتایبەت تۆنی دەنگی ئافرەت کە دەنگی ناسک کردەوە هەستی پیاو ڕادەکێشێ. بۆیە دەبێ ئافرەتان بەتایبەت کاتێک کە نامەی دەنگی بۆ کارمەندێکی خۆیان، بۆ هاوپیشەیەکی خۆیان، بۆ فەرمانبەرێک لە فەرمانگەکەی خۆیدا بۆ کاری پێویستی دایرە و ئیشەکەی خۆی دەنێرێ، تکاتان لێ دەکەم کچەکانم، خوشکەکانم، دەنگتان ناسک مەکەنەوە. دەنگ و تۆنی دەنگی ئافرەت کاریگەری لەسەر پیا و یەکجار زۆرە. بۆیە قورئان لەبارەی خێزانە بەڕێزەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم و ئەوانش کە سەرمەشق و پێشەنگن بۆ هەموو ئافرەتانی ئومەتی ئیسلام هەتا قیامەت، لە سوورەتی الأحزاب ئاەتی 32دا خوای پەروەردگار دەفەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا. دەفەرمێ بعد ئافرەتی ئیماندار هەم خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە نەسی قورئان دایکی ئیماندارانن. جاوەرە کەسێک دەرونی ئەوەندە نەخۆش بێت تەماح بکاتە دایکی خۆی، ئەی چۆن تەماح ناکاتە تۆی ئافرەتی کە وەکو مەحرەمنی بە ئەو. قورئان نەیوتۆ تۆ دایکی ئەوی، تۆ خوشکی ئەوی. قەت دەنگت دەفەرمێ ناسک مەکەوە چونکە پیاوی دەرون نەخۆش هەیە. نافەرمێ ئەم ئافرەتە خراپە کە دەنگێکی ناسکی هەیە، دەفەرمێ فی قەلبیهی مەرەض، ئەوە پیاوەکە نەخۆشە. بەڕێزان نەخۆشی دەرونی هەر ئەوە نییە ئینسان دایمە خەمبار بیان عەسەبی بێ، هەیە نەخۆشی دەرونی ئەوەی هەیە. هەر ئافرەتێک بڵێت چۆنی ئەڵێ بەخوا حەزم لێ دەکا، یعنی ئەو پیاوی دەرون نەخۆش ئاوایە. ئافرەتێک بە دەنگی ناسکی ئاسایی خۆی قسە دەکا، ئەم یەکسە دڵی ڕادەچەنێ دڵە بەخوا دیارە ئەوە هەر لە دەنگیا دیارە کە حەزی پێمە، دیارە عاشقایەتی لەگەڵ ما هەیە، پەنا بەخوا لاڕێ دەبێ. ئەوە پیاوەکە نەخۆشە. بۆ ئەوەی تووشی ئەم دەرون نەخۆشە نەبی، قورئان بە ئافرەتەکە دەفەرمێت دەنگت ناسک مەکەوە،
بەڵام چی بکە وقلنا قولا معروفا قسەش بکە دەمت داخی قسەنەکەی نانها قورئان وای نەفەرمووە وقلنا قسە بکەن ئافرەتان قولا معروفا قسەیەکی جوان و پەسند و بەپێز و ڕێک و پێک معروفا يعني غير غليظ ولا جاف ئەی باشە دەنگی ناسک نەبێ بەڵام دەنگی زبر بێت بە تووڕێەوە قسە بکەی ناخۆش نا ئیسلامی جوای نەوتووە نامەی دەنگی جواب دەیوانێ وا بزانی شەڕتە لەگەڵ کابرادا نا دەنگەکەت زبر نەبێ تند نەبێ قسەت ڕق نەبێ ڕوشکێن نەبێ بەڵام کەما ئەنەه لەیسە بیلەین خاضع هەروەکو ئەوەندە ناسک و نازدار و خۆت بچووک نەکەیتەوە دەنگ ناسکەیتەوە کە دڵ نەخۆشێک وا بزانێ حەزی لێ دەکەی نە ئەوەندە دەنگ ناسکردنەوە نەقسە زبربوون و ڕوشکاندن و دڵبریندارکردن لە ناوەندا وەکو ئافرەتێکی بەڕێز وەکو کەسێکی سەنگین و بەپێس قسەی خۆت بکە بەڵام عەرزمکردن لە پێش قسەکردنەکەەوە بە کاکە دەست پێ بکە سڵاوی خوا لێبێ سەلام عەلەیکم کاک فڵان کەس براکەم ئەویش بڵە سڵاوی خوا لێبێ خوشکەکەم خوشکی بەڕێزم دادەیان ئادە بەم شێوەیە وشەی دادە و کاکە بەکاربێنن دەنگێکی ناوە نەدەنگ ناسکەوە بە تایبەت بۆ ئافرەتان ئەها قورئان چەند وردە ئەمە کەلامی خالقە هەموو دەرون ناسان دەڵێن تۆنی دەنگی ئافرەت کاریگەری لەسەر پیاو هەیە بەو ئەندازەیە تۆنی دەنگی پیاو کاریگەری لەسەر ئافرەت نییە یا ئافرەتان زیاترە بۆیە با قسەکان قسەش بکە بەڵام قەولە معروفە نە قسەیەکی زبر بێ نە قسەیەکی تاڵ بێ نە دڵشکێن بێ قسەیەکی ڕێک و پێک بێ بە قەدەر پێویستی بێ ئاگاداری ئەوەش بین یەکێ پێمان نەڵێ ئەم ئیسلامە هەموو شتێکی قەدەغە کردووە لە نامەی دەنگیش ئەم هەموو ڕەچاوکردنەوە باڵێ بەڕێزان في قلبه مرض ها قورئان باسی نەخۆشی پیاوێک دەکات کە دەروون نەخۆشە خوا بەڕێزان هەر لە ڤایرۆسی کۆڕۆنادا ئەگە بیان وتایەکێک لە گەڕێکێکە کۆڕۆنایەتی هەموو کەرەنتینە دەکرا لەبەر یەک نەخۆش ئەیانگو دەبێت شارێک کەرەنتینە بکرێ وڵاتان هەمووی کەرەنتینەکران خۆ لەوانەیە چەند سەد کەسێک هەزار کەسێک گرتوێتی بەڵام بە ملیار خەڵک کەرەنتینەکرا کاتێک کە پیاوێکی دڵنەخۆش هەیە لە دایرەیەکە لە کۆمپانیایەکە لە فەرمانگەیەکە لە شوێنێکە لەبەر ئەو دڵنەخۆشە بۆی ئافرەتان لە کەدارنەکە دەبێت پیاوە قەدر حورمەتدارەکانیش هەموو ڕێگان لێ بگیرێکە ئافرە بە دەنگی ناسە قسەیان لەگەڵا بکە بە ناوی خۆی ناویان بێنێ ئەگەر بە چای برایەتیش سەیریان کە ئەمە لەبەر ئەوەیە برایان خۆی ئەمە خۆمان بینیمان لەم کوردستانەدا ئەها یەک گورگێک هەڵدەکەوێت لە ترسی ئەو گورگە کەمری خوشکانمان نەشکێنێ هەموو دەرگاکان دادەخرێن لەم کوردستانی خۆماندا هەمووتان ئاشنان و ڕووداوەکەتان بینیوە و خوا ڕەحم بۆ بنەماڵە بەڕێزەش بکە و سەبووری دڵی دایک و باوکی داماویان بدە برای خۆی نەکوش لە ناو خەوە دەستی لەگەڵ براژنەکەی تێکەڵاو کردبوو کابرا دیگە ژنەکەی سناپی نردو سناپ وڵە نەزانم چینە سناپی نردۆ نامەی نردۆ ڕسمی نردۆ بۆ شوبراکەی دەڵێ ئەجالەوە نزیکتر ئەوە برای مێردەکەمە خۆ خەڵکی نییە نەخێر لە ئیسلامدا برای مێردەکەش دار خەڵکە ئەی کە دوای دەستیان تێکەڵاو کرد ئەم ژنە بە کۆڵە منداڵەوە حەزی شەیطانی چۆتە سەر برای مێردەکەی پیلانی بۆ دانەوتی وەرە براکرد لە خەوا بکوژە دوای من شوت پێ دەکەم و دەبمە هاوسەرت خۆمە بووە خۆ لە دەگاتکاکانی کوردستاندا لە کتێبی مەرگی وەنەوشەی یاسین قادر بەرزنجیدا من کاتی کوڕ خوێندومەتەوە لەوە تاریشە کابرا لە ماڵ نەبووە بە خوشکەزاکەی خۆی وتۆرە لای خاڵۆژنت بتخەوە بۆ ئەوەی کەوا منداڵەکان نەترسێن و خاڵۆژن نەترسێ ئەم مێرد منداڵە گەنجە دەستی لەگەڵ خاڵۆژنی تێکەڵاو کردووە خاڵۆژنی حەزی لە خوشکەزای مێردەکەی کردو دوای بە هەردووچیان خاڵیان کوشت کابرایان لە حەمامە سووتان ئەمانە هەموو لە وڵاتی ئێمە ڕوویان داوە وەی ئیسلامی ئێمە پێت دەڵێ لە کۆتایی ئەم بابەتەدا دەڵێم بە ئەندازەی پێویست بێ نامەی دەنجەکەت بۆ کارەکەت بێ بەڵام بەڕێزان بۆ پیرۆزباییەکە جەژنە پیرۆزەیەکە نەخۆش بۆ هەواڵی دەپرسی ئەگەر کچی قەت بەتەنیا نەمەینێرە بالەکەم براکانت بێ بۆی براکانیشت بزانن ئەم خوشکیان چەندە گەورە و سنگینە بۆ کاری داوائیر و پێویستی و کاری پیشەی خۆی نەوێ بۆ پیرۆزباییکردن هەواڵی نەخۆشی پرسین لەگەڵ براکەتە با براکەشت ئاگای لێ بێ بەرامبەریش نەوێرە قسە بکات چکە ئەم پیاوە ئەم خوشکەوەتانە برای هەیە ئەگەر ژنی ماڵی ئەگەر ژنی مێردت هەیە لە لای مێردەکەتەوە پیرۆزباییەک لە هاوکارەکەت بکە بڵێ پیاوەکە تۆش ئاگال لێ بێ با هەردووکمان پیرۆزبایی لە هاوکارمان فڵان کەس بکەین ئەگەر نەخۆشەوە هیوای چاکبوونەوەی بە نامەیەکی دەنگی بخوازە بەڵام بە تەنیا بۆی مەنێرە با مێردەکەت ئاگای لێ بێ بۆ کاروباری ڕۆژانەش بە ئەندازەی پێویست زیاتر نەبێت